ئێمە لێرەدا لایانی پەیوەندیدار ئاگادارەکەینەوە ئەگەر بەم جۆرە بڕوات بەم شێوەی ئێستا کە ئێمە تێداین شاری سلەیمانی تووشی قەیرانێکە بێت کەس ناتوانە سەر لەو قەیرانە دەربکات. هەموو کارگەکانی شاری سلەیمانی ساڵانی ڕابردوو ئەم کاتە کەمترین غازی غەزنکراوی هەبوو بێت نزیکی 200 تەن بۆ 250 تەن تەن غازمان هەبووە. بەڵام لە ئێستایا کە من لەگەڵ ئێوەیە قساکەم کارگەکەی خودی خۆم 4 تەن غازی تێدایە. بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بێنە بەرچاوی خۆتان چ قەیرانێک ڕوو ئەیا لە شاری سلێمانی کارگەشمان هەیە 2 ڕۆژ هەر ئیشی ناکات. کارگەمان هەیە تەنکەرێک غازی بۆ ئەڕوات خۆمان لەگەڵ لیژنەی قایمقامیەتی سلێمانی و ئاسایشی ئابووری میکانیزمێکمان پەیڕەو کردووە لە بینی کارگەکانە ڕۆژی سێشەمانمان کردووە بۆ ئۆف بۆ ئەوەی ئەو قەیرانەی تا ئێستا هەیە ئیدامە و ئیدارەی بین. بەڵام لە ئێستا بەدواوە ناتوانین بەرەو وەرزی سەرماسۆڵە بڕۆین و بەو کەمیەتە غازی لەبەردەستماندایە ئیدارەی ئەو قەیرانە بین. بەڕێوبەری یەکەی نەوت و کانزاکان لە کارگەیەکی شاری سلێمانی ئیشارەت بەوەیە ئاڵێ تاوەکو ئێستا قەیران نییە. من لێرەوە لێیە پرسم بەس با جواب باتەوە با دیبەیتێکمان لەگەڵا ساز بکە. بەڕێوبەری نەوت و کانزاکان هەر کەناڵێک ئەوان اختیاریەکەن ئێمە چین بەرامبەریان دانیشین لێیانە پرسیم بزانین لە 1/7/2021 تاوەکو ئێستا قەیرانە یا قەیران نییە. قەیران ئەوان بەچی ئەیبینن؟ قەیران بەوە ئەیبینن کە ئەو بەشەغازەی هەیە کارگەیەک بەو عەزیمەتی خۆی و بەو هەموو کولفەیە کەتەیە سەرف کردووە. کارگەمان هەیە تەسەورەکەن کارگەمان هەیە بەشی داهاتی کرێکارەکان پەیان ناکاتەوە. ئەو قەیران بەچی تێگا؟ بریکارمان هەیە لە تەنکەرێک غازە 50 بتڵ غازی هەیە 50 بتڵ غاز 50,000 دینار بۆ ئەو قازانجەکە. لەو 50,000 دڵنیاتانەکەمەوە 30,000 بۆ ئەیاتەوە بە گاز.